یەک ڕۆژ بەر لە دەست بەسەراگرتنی ئەفغانستان لەلایەن تالیبانەوە نیعمەتەڵڵا هاگووری ویزەی کۆچی هەبووە بەشێک لە خێزانەکەی سەفەریان کردووە خۆی و چەند منداڵێکی تالیبان ڕێگەی لێگرتوون. ڕۆژێکی زۆر خراپ بوو. پێش ئەوەی ئەفغانستان بەجێ بێڵێت 12 ڕۆژ بە بێزاری و برینداری لە کابوول مابووەوە. کاتێک لەگەڵ خێزانەکەم داهاتی نەفڕۆکەخانەی کابوول 11 شەو بوو لەو بڕواایەدا نەبووم ئەو هەموو خەڵکی لێبێت بەڵام بەهۆی قەرەباڵغیەوە 3 منداڵم بینی و ژنێک مردن. نیعمەت هاگووری ئەم گرتە ڤیدیۆیانەی گرتووە. گەرمایەکی پڕوکێنەر قەرەباڵغی و هاتوو هەواری زۆری خەڵک زۆرێک بەهۆی تەلبەندی دیواری فڕۆکەخانەوە بریندار بوون هەموو خێزانەکەم بەرکەوتن کوڕ و کچەکەم بە پێخاوسی بەسەر ئەو تەلبەنەدا دەڕۆشتن. کاتێک خێزانەکەی دەشتە بەردەم دەرگای فڕۆکەخانەکە دەبوو بەشێ لە خێزانەکەی جێبێرێت بگەڕێتەوە بۆ لای قەرەباڵغەکە تاوکو بە دوای دوو کوڕ و کچە تەمەن 9 ساڵانەکەیدا بگەڕێت کە لە قەرەباڵغەکەدا لێیانون بوو. بیرم لەوە دەکردەوە کە کچەکەم مردبێت بەخۆم 3 منداڵم بینی مردن دوای 6 سەعات دوو کوڕەکەمم دۆزیەوە دوای ئەویش کچەکەمم دۆزیەوە کە بینیم دەستم کرد بە گریان و سوپاسگوزاری خوددا بووم کە نەمردووە. هاگووری کاتێک کوڕە 16 ساڵانەکەی بینیوەتەوە لە هۆش خۆی کەوت بوو. لەسەر زەویەکە کەوت بوو باوەشم پێدا کرد و دوورم خستەوە لە خەڵکەکە لە قەرەباڵغیەکە داوای بەسەر هات بوو خەڵکەکە بە باڵاتر بوون لە چاو ئەودا لەبەرەوە بورا بووەوە دوای کەمێک ئاوم پێدا کرد و بەهۆش خۆی هاتەوە. دوای ئەو دابڕانە باوکەکە 4 ڕۆژی پێچووە تاوکو گەیشتۆتە فڕۆکەخانە لەو ماوەیەدا ژنەکەی 4 لە منداڵەکانی سواری فڕۆکە بوون و بەرەو قەتەر و دواتر بەرەو ئەمریکا هەموو خێزانەکە دوای 12 ڕۆژ لە واشنگتن یەکیان گرتوتەوە لە هوتێلێک نیشتەجێ کراون وەک پەنابەری ئەفغانی تر تاوەکو شوێنی تەواوەتیان بۆ دابینەکەن و پەنابەری تریش خراونەتە سەربازگەکانی ڤێرجینیا و تەکساس و ویسکانسن و نیوجەرسی منداڵەکان نایەنێت باسی ئەو بکەن کە چی لە نیشتیمانەکەیان ڕوویداوە بەڵام لە ئەمریکا چاوەڕێی ژیانێکی تازن. دەمەوێت لەگەڵ براکانمدا دەست بکەمەوە بە یاری تۆپی پێ بچم بۆ قوتابخانە و هەندێک هاوڕێ پەیدا بکەم لە ڕاستیدا لێرە زۆر تەنیام. لە کاتێکدا چاوەڕوانی شوێنی نیشتەجێ بوونن ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ خواردەمەنیان داوە بە خێزانەکەی خۆبەخش و خەڵکی ناوچەکە شت دەهێن بە هوتێلەکە زۆربەی کۆچبەرەکانی ئەفغانستان بێ هیچ شتێک هاتوونەتە ئەمریکا ئەم باوکە لە ئایندەیان نیگەرانە و تالیبانیش ئازاری کەسوکارەکەی دەدات کە لە ئەفغانستان ماونەتەوە. ئەوان باوکو براکانم دەناسن ئەفغانستانم بەجێهێشت بەڵام دوایی دەچن بە دوای باوکو براکانم و لە بری من دایانبەر. هاگووری دەژڵێت منداڵەکان لە هەموو کەسێ زیاتر لە ناخۆشیدا بوون پێکەوە هەموو ڕۆژێک پیاسە دەکەن و هەناسەیەک دەدەن و قسە ئەکەن فێری ژیان دەبن بەبێ ترس. هاگووری و خێزانەکەی گواساونەتەوە بۆ کالیفۆرنیا دەست دەکەن بە دروستکردنی ژیانێکی تازە ئەو شتە بنچینەیەش کە هاگووری هەوڵ دەدا منداڵەکانی لەسەر فێر بکات کە بەردەوام ژیانێکی خراپتر هەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئەنوشی ڤاتەسیان لە واشنگتنەوە.